خۆشویستان تەوەرێکمانەیە لەسەرەوەی کە هەندێک جار ئەگەر خەومان باش نەبێتتر ئاواکەی نام قسانە ئەوە خەومان باش نەبوو خۆشویستان هۆکارگەی ڕێنەکردن لەبەرەوەیەک شتێ بە وەڕنێ لە ماوەڕ بگرن نەچن باشتی جدیوان لێمانەوە بگرن ئەو هۆکارەکەیەوەیە کە باش نەخەوتووی وانە بەس قسەیەکیشمان نەکردەوە باوەڕ ناکەم دڵی بینەرانمان وەڵا لە من تۆزەگەین بن چکە من بەڕاستی ئەیڵم قسەی خۆم ئەڵێم ئەزانم ئەگەر ڕاپرسیشکەین ڕەنگە لە ڕاپرسەکە تۆزە دەڕێجەکەم بەرزتر هەنێک لات تۆ بەدڵی ئەوان قسە کرد بە هێنێکیش ژنانم کردو باڵانسمان ڕاگەی دڵی ژنانم کردو من نەزانم ژنانی خۆشەویستەوەی کە تێگە ئەزاناڵم چی من قسەی دڵی ئەوانم کردو ئەوان ئێمە قسەی دڵی پیانم کردو تۆ قسەی دڵی خۆ کرد ناڕێکی خەو لە تەمەنە جیاوازەکاندا تەوەرێکمانە خۆشویستان باسیەکەین ئەو کەسانی کە بەپێی تەمەن ئەبێ بزانی چۆن ئەخەویت مناڵی ساوا ینی بۆی دانراوە بێ زۆرترین کاتەکانی خەو بێ کە بۆ وشەی کوردی زۆر جوانم بابەتی داناوە بە خێ دوشتی داناوە لە خەو و خۆراک واتە خەو هاوتاکراوەتەوە لەگەڵ خۆراکدا کاتێک مناڵ ئەخەوێت تۆ نابێ خەبەریکی تۆ بووی بڵێ وڵا با خواردنی بەمێ لە بەرەی خەو هاوتای خۆراکە بەپێی تەمەنە جیاوازەکان خەو چۆنە چۆن ڕێکیان بکەینەوە اینجا یەک بابەتێک کە زۆر زۆر گرینگە ئەو کاریگەریانی کە بەهۆی کەمخەویەوە تووشمانە بێت چییە؟ بۆ زۆر جارەڵین تاکێشی ئەوروپی خەوی ڕێکە بۆ تاکێکی ڕۆژەڵاتی خەوی ناڕێکە پەیوەندی بە چیەوە؟ ئەمە پەیوەندی بە جۆرێک لە کەلتورە پەیوەندی بە جۆرێک لە ئەو بیرکردنەوەیە کە ئێمە هەمانە بەرامبەر بە خەو تەندروستی خەو هەموو ئەمانە بە ورد درشی باز دەکەین دکتۆر ببورن مامۆستا یوسف عەبدوڵڵا بەڕێزان مامۆستای زانکۆن و واروها چارەسەرکاری دەروونشن ئەمڕۆ لە لامان میوانە باسی ناڕێکی خۆمان بۆکاو چ لێکەوتێکی لێکەوت هەندێک لە لێکەوتەکانتان بینی لە منولانە زین لێکەوتەکانی ترچێ مامۆستاگیان فەرموو بەخێر بیت بانی باش مامۆستاگیان زۆر بەخێر بیت فەرموو بەخێر بیت سەلامەت بن زۆر سپاس ئەم ڕێنانی لێکەوێتەوە وانە لەگەڵ کام قسانەمان بووی باشە ڕێگەش بە تۆ بنێنەوە درەنگ پێ ڕاگەیشتم بە کورتی و بە کوردیەکەی ئەوە بوو قسەکانمان ئاری ئەیوت ژنی ئێستا بە ژنی جارانیان پێ ناکرێ منی ژەڵەم هاوتەری بیەکەن پێی خۆ گونجاندن لەگەڵ سەردەمە جیاوازەکان و پێداویستیەکانی سەردەم هەردووچیان باش خۆیان گونجاندووە ئێو سەردەمە پێویستی بەوە بوو زیاتر لە دەرەوە بێ زیاتر بەرگری بکە ێشا پێویستی بەوەی زیاتر ئیش بکە زیاتر کاری پەروەردە بکات ڕاستە من قسەکەم لەسەر ئەوە بوو بۆی بینەرانیشمان قسەکە بە جۆرە جۆرەکان لێک نەمەوە هەمان ژنی دوێنێ کە دایکمانەکە خەسوومەکە ئەمڕۆ لەگەڵ ئەم سەردەمەیە خۆی گونجاندوو لەگەڵ ئەم سەردەمەیە لە ئەویش لەگەڵ ئەو بەکارێنانی غەسالی ئۆتۆماتیک و تەباز ژیانەکە وای لێ هاتووە گەڕایتەوە سەر قسەکەی تۆ بە ئێستاشەوە ناتوانانی وەکو دایکت پێ کە دوێنێ کردوێتی ئەنجامیدا مەبەستەکەی من لەمەیە بۆی خەڵک بە جۆر لە جۆرەکان تەکانمان لێک نەداتەوە مامۆستا یوسف زۆر بەخێر بیت تەبرەکەمان ناڕێکی خەوە کاڵی ناڕێکی خەو یەکسەر بیرت بەلای شتێک هاچێ ئەوەیە خەوی پسر یان نەچوونە نێو خەوی قوڵ یان هەستێکی بە هۆکارێک لە هۆکارەکان خەوت تێک چووە هەڵێ خەوم زڕاوە خەو ناچێتە چاو یان خەوتوم بەڵام هەستاوم هەستەکەم هیچ نەخەوت تێر خەونیم یعنی چەند ساعت 12 ساعت خەوتم 6 ساعت خەوتم 8 ساعتی ستاندار خەوتم کە چی حاڵەوەی نەبان بینیەوە نەباران ناڕێکی خەوت چییە؟ پێویستە بزانین خەوت چییە ئینجا ناڕێکی باشە خەو تەنها وەرگرتنی ڕێستێکی بایۆلۆجی و مێشک نییە بەڕاستی زۆر زیاترە لەوە ینی تەنانەت تازەترین توێژینەوەکان دەڵێن لە کاتی خەویشە جەستە و مێشک هەر چالاکە بەڵام پرۆسەیەکی سروشتیە لە مرۆڤە کە پەیوەندی بە کۆمەڵێک لە جانب و لایانی تەندروستی جەستەیی و دەرونیشەوە هەیە ناڕێکی خەو ئێمە لە دنیادا و لە مانوڵە زانستی تەندروستیەکاندا بە تایبەت مانوڵە دەرونیەکان زیاتر پەیوەندی بە پسپۆرەکە ئێمەوە هەیە کۆمەڵێک لیستێک لە نەخۆشیمانەیە کە پەیوەندی بە خەوەوە هەیە ئەمانە کێشەی کەم خەویە ئەمانە زۆر خەویە ئەمانە خەوی کابوس و خەونی ناخۆشە بینێت ئەمانە بە 2 ساعت تێرخۆ دەبێت لە هەندێک حاڵەتی دەرونیە ئەوەش دوای تۆزە قسەی هەمانە لە خەوە قسە دەکات هەمانە دانەجیڕەی هەیە هەمانە ڕۆیشتنی هەیە بەدەم خەوە
هەشت بۆ 9 نەخۆشی دەرونیمان هەیە کە ڕەتیان بە خەو هەیە جگە لەوەش دەکرێت خەو نیشانە بێت لە زۆربەی زۆری نەخۆشی دەرونیەکان جگە لەوەی کە پەیوەندی تێکچوونی خەو لەوانەیە کارێکی بایۆلۆجی و کێشەیەکی بایۆلۆجی تریش بێ کە پەیوەستە بە لایانی تەندروستی کەسەکەەوە. باشە کاتە مامۆستا بە ئەمڕۆ بە پێی قۆناغەکان قسە لەسەر ئەم ناڕێکی خەو بکەین هەر لە مناڵێکی یەک ڕۆژەوە هەتاوەکو کەسێکی بەتەمەن قسەی لەسەرکەین بۆ نمونە بۆچی مناڵێک کە تازە لە دایکە بێ زۆر کات کە گوێبیستی قسەی دایکەکەیان باوکەکە بێ لە مناڵەکەم هیچ خەوی باش نییە خەوی پچڕ پچڕە خەوی زۆر ناڕێکە ئەی لە مناڵا پەیوەندی بەچیوە هەیە مناڵ بۆچی بەم شێوازەیە یان زۆر کات قسێکێ لە ناو کوردەواری خۆمانە ئەڵێ باچلی بچێ ئەو کاتە ڕەنگە ئەگەری هەیە خەوەکەی ڕێک بێتەوە. یەکەم شت ئەو کاتەی کە کۆرپێ یا با بڵێن هێشتا لەسکی دایکیایە و نهاتوتە دەرەوە سووڕی خەوی دایکەکە کە بە چەند هۆرمۆنێک ڕێک دەخرێت تەسیر دەکاتە سەر گەشە و ژیان و ڕەفتارەکانی ئەو مناڵە لە داهاتوودا. وەیە کە مناڵەکە دێتە ژینگەی دەرەوە جگە لەو هۆکارە بۆ ماوەی و بایۆلۆجیا خۆ گونجانێکی پێویستە بۆ ئەو ژینگەی دەرەوەش لەوێ پلەی گەرمان ڕێکخراوە کۆمەڵەشت ڕێکخراوە برسێتی خۆی ڕێک دەخرێت بەڵام لێرە کە ژینگەیەکی ترەوە لە دەرەوەیستی دایکەکەیە کۆمەڵە گۆڕانکاری ژینگەی و بایۆلۆجی ڕوودەدات کاتی پێویستە بۆی مناڵەکە خۆی بگونجێنێت لەگەڵ ئەو گۆڕانکاریانە هۆکارەکە زیاتر ئەوەیە باش و تاوەکو ئێمە چۆن خۆی ئەگونجێنێ لەگەڵ ئەم ژینگەیە بۆ مناڵە یان چی لەسەر دایک و باوکەکەیە کە کاراسانی بکات بۆ خۆگونجاندنی ئەم منداڵە لەو ژینگەیە و بۆم ژینگەیە طبعاً گرنگە کە بۆ مناڵێکی ساوە ئێمە بزانین لە ڕێبەری تەندروستی جیهانیدا زیاتر لە 7 تا 20 سەعات پێویستە ئەو مناڵە بخەوێت ئەو ژینگەیە ئەو کەشەی کە پێویستە بۆ خەوی مناڵەکە چی و چییە تەندروستی جەستەیەکەیەتی کە ئایا هیچ معاناتێکی جەستەیی نیە وەکو برسێتی وەکو گرفتەکانی تر ئەوە یەک دووەمیان بەرکەوتەی ئەو مناڵە بەڕووناچی و بەژاوەژاو و بەوانە چەند کاریگەری هەیە لەسەری کاتە دایکەکە دێ ئەو ژینگەی بۆ دەڕەخسێنێت کە پەیوەستە بۆ خەو مناڵەکە دەچێتە سووڕی خەوەوە خۆ ئەگەر نەشتێ ڕەنگە گرفتێکی بایۆلۆجی هەبێت کە ئێمە درکمان پێی نەکردو وەکو دایک و باوک ئەو دقەیە پێویستە مناڵەکە ببرێت بۆ لای پسپۆڕێکی مناڵان یا پسپۆڕێکی پەیوەندیدار بە گرفتەکانی خۆیەوە گرفتەکەی بۆ چارەسەر بکرێت. باشە مامۆستا لە قسەکان تا باسی ئەو کرد وتت سووڕی دای خەوتنی دایک پەیوەندی بە خەوی مناڵەکەشەوە هەیە بۆ نمونە ئەو دایکانی کە کارەکەن وەکو من بۆ نمونە منیان بۆ کار بەیانیان زوو لە خەو هەڵەستم ئەمە تا چەند وا لە مناڵەکە مەکات کە بۆ نمونە ناڕێکی خەو لە مناڵەکەیە دروست کات یاخود چۆن ئەو دایکانی کە کاریان هەیە بتوانن سیستمێکی خەوی گونجاو بۆ مناڵەکانیان پەیڕەو بکەن بۆ نمونە شەوان زوو بیان خێوێنن ئەگەرچی بەیانیان زوو لە خەو هەستن ئەمانە چۆن چۆناییە بە تایبەت بۆ دایکانی کە کاریان هەیە چونکە تۆ سووڕی خەوی دایک پەیوەندی بە سووڕی خەوی کۆرپەکەشەوە هەیە نەکەر خەو بگرە خۆراک و وەرزشیش کە لە دایکەیە هەیە دەگوازرێتەوە بۆ مناڵەکە لە ڕێی ئەو ناوەندە پەیوەندیدارانەی کە لێوان دایک و مناڵەکە هەیە کە لەسکی دایکەیە وەگەر دایکێکی کارت هەیە لە دەرەوە ڕێکخستنی ڕەفتارەکانی خۆت ڕەفتارە گرنگە بنچینیەکانی ژیانت وەکو خۆراک وەکو خەو با کاریش کوێی لە دەرەوە بەڵام لانی کەم پێویستە کات بۆ دابنێ کە تۆ کاتی خەوت وەکو کەسێکی پێگەیشت و 7 تا 9 سەعات بێت و ئەو خەوە لە نێوان ینی تاوەکو دەی شەو تۆ لە چوو بێ خەوەوە نەچووی کاریگەری دروست دەکات لەسەر مناڵەکەت وێ بە شێوازێکی عام لە کللتوری ئێمە گرفتی ناڕێکی خەو زۆر باوە ئێستا باش بەپی تەمەنەکان مامۆستا یوسوف کە بەڕێستان چارەسەرکاری دەرونین ڕەنگە بەپی تەمەنەکان لێکەوتە دەرونیەکان کە ئەکەوێتەوە جیاوازیش بێوانە بۆ نمونە تا پێش قۆناغی 10 ساڵی لەم کاتەیە ناڕێکی خەو چی ئەگرێتەوە و لێکەوتە دەرونیەکانی چین ئەمێ قۆناغ بە قۆناغ 10 ساڵ پێ بڕین نازام قۆناغەکانی دەرونی چۆنیەوە لێکێدنەوە ئەوە لای جەناب ئەگەر سیر بکەین هەرێستا لە زروفی ئەمڕۆیە کە دەبینین سعات 11 بڕۆ لە دەرگای هەموو ماڵێک بدە زەحمەتە مناڵەکەی لە ناو جێگە بێت بێگومان وایە ئەوە مناڵەکە لە ڕێی چێوە ئەو ڕەفتاری خەوە ڕێک دەخا یەکەم شت کە فێری دەبێت لە ڕێی دایک و باوکەوە دەبینی دایک و باوکە سعات 11 هێشتا تازە گەرم دەبێت لەسەر مۆبایل قورسە و مناڵە بتوانێت ڕەفتار و کللتورێکی وا وەرگێت بچێتە ناو جێگە سعات 9 شەو وێ
ناڕێکی خەو لە تەمەنی خواردە ساڵ دەکرێت بێتەوەی چەند گرفتێک بە کورتی یەکەمیان هەڵچوونی مناڵ عەسەبیەتی مناڵ زۆر جار دەیبا بەرەو لاساری و بێگوێیی مناڵە کە تێرخەو نییە یا بۆ منە سەعات 2 شەو خەوتووە خەوەکەی سوودێکی پێ ناگەێنێت بەیانیش کە هەستێ لە خەو گڕۆزن بێت و بگری هەرۆلەوەی یەکێ خەوەکەی سوودێکی پێ ناگەێنێت هەر ئەوەیە کە ئێمە زۆر جارێت 10 سەعات خەوتووی بەڵام ساسەی بەیانی توێتێ ناو جێگا خەوەکە سوودێکی نەماوە چکە و هۆرمۆنەی کە خەوڕێک دەخات لەو کاتەدا دەرنادرێت تەواو ڕاست کە هۆرمۆنی میلاتۆنین لە دوایەوە تۆ بچۆ ناو جێگە سوودی چییە وای بۆیە زۆر جار زۆریش خەوتووی بەڵام هەز دەکەی ماندووتری وەک لەوەی کە حەسابیەوە وێ هەڵچوون و عەسەبیەت لە منداڵدا لاساری و بێگوێیی شەڕانگێزی بوون کە ئەوانە سێکیان تەقریبەن یەکشتن گرفتی تەرکیز زۆربەی مناڵان ئەوانەی کە درەنگە خۆن خۆ دەزانی کە بە ئاشکراستیان پێ دەکەی کە ڕۆژە تەرکیزی باش نییە تەسیر لە خوێندنەکەی دەکات تایبەت ئێستا کە سەر کاتی ئیمتحانات و مێگومان ئەو بابەتانەیە زۆر گرنگە دایکان و باوکان ئاگاداری سەحەتی تەندروستی مناڵەکەیان بن لە ڕووی خەوەوە باش ساعت 9 بۆ 10 پێویستە مناڵ خەوت بێت لانی کەم وای ئەنی لەوە درەنگتر بێت بەڕاستی کاریگەری خۆی جێدەهێڵێت بەڵام چەند درەنگتر دەبێت ئەوەندە کاریگەری جێدەهێڵێت مامۆستا بەکارهێنانی ئامێرە تەکنەلۆژیەکان پێش خەوتن بەتایبەت بۆ ئێستا لە قۆناغی 10 ساڵیین هەندێک منداڵ هەیە پێش خەوتنیان حەزبەوەکەن ئامێرە زیرەکەکان بەکاربێنن ئایا ئەم بەکارهێنانی ئامێرە زیرەکانە تا چەند لە کوالیتی ئەو خەوە کەمەکاتەوە جاران دەگوترات سەبارەت بە مەشروب و کحول دەگوترات مرۆڤ مێشێک چ خەریب چێتە دەگوترات مرۆڤ پێکێک ڕادەکێشێ دوایی ئەو پێکێکی تر ڕادەکێشێ دوای ئەو پێکە مرۆڤەکە ڕادەکێشێ بەڵام بڕاستی ئێستا بۆ مۆبایل هەمان شت دەتوانین تەطبیق بکەین ناڵێک جوام لە شاشیم بەدەست دایکەکەیەوە سەیری شتێک دەکات وەری دەگرێت دوایی ئەو ڤیددیوەیەکی تر ڕادەکێشێ وای لێ دێ مناڵەکە بە تاوەتی چێش کراوە لەلایەن ئەو مۆبایلەوە بەکارهێنانی مۆبایل تاوان بەهۆی دەردانی ئەو تیشکەشینەوەی کە ئەو شەپۆلانەی پێدەگوازرێتەوە کە لە شەپۆلەکاندا هەیە ئێمە زانین کە هەموو ئامێرێکی ئیتساڵات لە ڕێی شەبکاتەوە کار دەکات ئەو شەبکاتە ئەو شەپۆلە کارۆمەگناتیسیە تیشتیە ئەو تیشکەشینە کاریگەری دەکاتە سەر دەروون و سەر هۆرمۆنی میلاتۆنین کە پێیوەستە بەخەوەوە بۆیە بەرکەوتنی زیاتر لەگەڵ مۆبایل بە تایبەت 2 سەعات پێش ئەوەی مناڵەکە بچێتە ناوجێگە و پێویستە دوور بێت لە هەموو بەرکەوتنێکی مۆبایل تەنانەت بۆ گەورەش هەر مۆبایلیان شاشە بەگشتی بۆ نمونە تەلەڤیزۆن بابەتانش کە دەڵێن شاشە دیارەکە لە ڕێی تیشتیشینەوە کار دەکات ئەو لەلایەکترەوە ناوەڕۆک و کۆنتێنتی بەرکەوتنەکە لەگەڵ ئەو شاشێت تۆ جارێ سعات 11 ئاخیر شتە دەتەوێت تەلەڤیزۆنەکە بکوژێنیەوە بەڵام هەواڵە کاتوتە سەری پێویستە بە دوایدا بچی قەلەقت دەکات زۆر ڕاست دەیدی لە سەریەوە دەڕۆی وەکو گڵۆڵە داوێکە وردە ڕاد دەکێشێت وەختەیە بەخۆ دەزانی کاتەکە درەنگ بوو تۆ بەشێکی کاتی خەوت لە دەستداوە ئەوە تەسیری هەیە لەسەرەوەی کە ئایا مناڵ چی گەورە چۆن شاشە کاریگەری خراپ دروست دەکات لەسەری باش خەمۆکی یەکێکە لەو نەخۆشە دەرونیانی کە تووشی مرۆڤ بێ ئەو کارە سەرکەکەی ئەتوانین بڵێن خەو تێکچوونی خەوە ئەنی نەخێر کەسانێکەیە زۆر هەستەکەی خەمۆکیکی زۆر دایگرتوون ئەم مەسەرەن ئەگەر بۆ خانوێکی دووجامێ ڕەنگە بڵێ هۆکارەکەی تێکچوونی هۆرمانەکان و ئەوە بەڵام بۆ خەو کامەیە ینی پەیوەندی نێوان خەو گرفتە دەرونیەکان هاوکێشەیەکی دووسەرەیە ینی هەم دەکرێت خەو ببێتە هۆی کۆمەڵە گرفتی دەرونی هەم دەکرێت گرفتی دەرونیش بێتە هۆی کێشەی خەو واتە مەرج نێ پەیوەندێکی ڕاستەوانە بێ بڵێ ئەو دروستەکە خەمۆکی داوای هەمانە دەڵێن تێکچوونی خەو نیشانەیە لە خەمۆچیە یا زۆر خەوتن یا کەم خەوتن واتە هۆکار نییە باش وەکو نیشانە وەکو دەرەنجامی و خەمۆکی سیر دەکرێت ئێستا ئێمە کۆمەڵگای ئێمە کرێ بڵێن هەمومان جۆرێک لە جۆرەکان تێکچوونی خەومان هەیە ئەنی گەگشتاندنێک ڕاپرسێک بکرێت سەریکە کەس نییە لە ژیانیا خەوی 100% ڕێک بێت کەواتە هەمومان ناڕێکێکمان هەیە بەڵام ئەو ناڕێکیە چەند ناوی لێ دەنرێت نەخۆشی ئەوە کرایتریا و خاڵی تایبەتی خۆی هەیە کەواتە هەر هەمومان دەکرێت ناڕێکیمانە بێت چۆن هەمومان ڕۆژانە برسی دەبێت
باش هەمومان کێشەی خوارد خۆراکمان بۆ دروست دەبێت بە هەمان شێوازیش کێشەی خەومان بۆ دروست دەبێت بەڵام ئەو کێشەیە ئەگەر مودەیەکی خایەن ئەگەر کاریگەری دانا لەوێەوە حەزار دەکەن کە دەکرێەوە گرفتێکی دەرونی بێت زۆر باشە جابا چینە لای تەمەنی هەرزەکاری بابزانین لە لای هەرزەکاران بوون ناڕێکی خەو چۆنە بە چ شێوازێکە چی هۆکارە بۆی کە هەرزەکار خەوی ناڕێک بێ زۆر کاریتر لەو تەمەنەیە شێوازی مامەڵەکردن لەگەڵ هەرزەکارەکانە پێویستی بە شێوازێکی تایبەت هەیە لە چاو تەمەنەکانی ترا چۆن خەوی هەرزەکار ڕێک بێتەوە یاخود چی هۆکارە بۆ ناڕێکی لە هەرزەکارە طبعا لە سەروی هەموو ئەوانەوە ئێمە کە مناڵەکە گەیشتەوەی کە فەهم و تێگەشتێکی بۆ دروست بێت کاردانەوەی دەبێت بۆ ئەو کللتور و ماینسێتەی کە تیا دەژی باش دووبارە پەروەردە کللتور کاریگەری لەسەر ماینسێت و عقلیەتی و تێڕوانینی مناڵ هەیە بەرامبەر خەو لە ماڵێکا ڕەنگە دایک و باوکە یاسای خۆیان وا بێت لە دوای سەعات نەوەنیویشەوە هەرچی جیازی ئەلکترۆنی و هەرچی گڵۆپە کوژێنراوەتەوە هەرچی دەرگای ژووری خەوتنەکانە پێویستە داخرابێ وەرکەسە و لە ژووری خۆی بێت ئەو چوونە ناو جێگەیە کاریگەری هەیە لەسەرەوەی چەند دەتوانین خەوەکان ڕێککەینەوە بەڵام ئەوەی کە چی کاریگەری هەیە لەسەر تێکچوونی خەو لە هەرزەکارەوە دەرەنجامەکانی چین دەکرێت گۆڕانە هۆرمۆنیەکە تا ڕادەیە کاریگەری هەبێت ئەو گۆڕانە هۆرمۆنی کە لە تەمەنی هەرزەکاریدا ڕوودا کە بە زریان ناوی هاتووە ئەو تەمەنە زریان و تۆفان کاریگەری هەیە لەسەر تێکچوونی خەو دووەمیان سترێس و ئەو بیئێ کە مناڵەکە تیا دەژی ئەو بەرکەوتەیە کە مناڵ وردە وردە ئامادە دەبێت بۆ خۆ دروستکردن بۆ هەڵگرتنی بەرپرسیارەتی ڕەنگە زیاتر مساعید بێ بۆ تێکچوونی خەو لە مناڵێک کە ساوایە و تەمەنی تەنها 1-2 ساڵە سێمیان لە تەمەنی هەرزەکارە بە حکمیەوەی کللتوری ئێمەوە لە دوای 8 ساڵە وردە وردە مناڵ دەکەینە خاوەنی ئایپاد و مۆبایلی خۆی بگرێ زووتریش بەرکەوتنی زیاتری لەگەڵ شاشە چوارەمیان بەهۆی گۆڕانە هۆرمۆنی و ژینگەیەکەوە کە بەسەری دێت لە تەمەنی هەرزەکاریە مساعیدە بەوەی گرفتی دەرونی بۆ بەرهەم بێت ئەو گرفتە دەرونیە جارێکی تر تەسیری هەیە لەسەر تێکچوونی خەو لەو تەمەنەیە واتە شتەکە بەویستی خۆی نیە ئەمە کاریگەری گۆڕانی ئەو هۆرمۆنانەیە لەسەر لە تەمەنی هەرزەکاریە بووە خەوی ناڕێکە بێت دەکرێت بڵێن بەویستی خۆی نیە بەڵام ئێمە دایمەن دەتوانین لەگەڵ کۆندامی دەمارمان کمیونیکیشن و گفتوگۆ بکەین ئەنی تۆ دەتوانانی کۆمەڵە شت بکەی کە یارمەتی دەدات بۆ ئەوەی کە خۆراکت ڕێک بێت یارمەتی دەدات بۆ ئەوەی کە هۆرمۆن دەردەی بۆ ئێمە کۆمەڵە وەرزشمانی هۆرمۆنی دۆپامین و دڵخۆشی دەردات ڕاست بە هەمان شێوازیش کە تۆ هەموو شەوێک لە هەمان کاتە کوێ ناو جێگە ژوورەکە تاریک بوو پلەی گەرمایەکەی ڕێک بوو بە بیستی جەستەی تۆ بوو دوورکەوتیەوە لە شاشە لانی کەم ساعتێک پێش خەو 8 ساعت پێشەوەی بچێ ناو جێگە دوورکەوتیوەتێ لە قاوە خۆراکی قورس گەرمی نامڕێحی جلەکەت کە تۆ وانەت ڕێکخست دەتوانانی کمیونیکیشن و گفتوگۆ بکەی و کار ئەو ڕەفتارانە کار دەکاتە سەر گۆڕانکاریکردن لە دەردانی هۆرمۆنەکە باش جاویسە تۆزێکی ترینە سەر ڕەساندنی کەش بۆ خەو ئەبێ خەو چۆن بێ لە ڕووی دەرونیشەوە مامۆستا یوسف بۆ لە گەنجیە زۆر ئاساییە بەلامانەوە کەم خێوی هەستەکەی زۆر پێمەوە دیارنێ لەبەروی ئینەرژیم هەیە و وزەم هەیە لە کوردەواری خۆماناڵە تۆ پەلەمەکە با تەمەن بچێتە سەر و 35 ساڵ دیارەیە وانە ئەم دەستەواژێمان زۆر گوێ لێ بووە هەر بەڕاستی وایە ئەوەندە وزە و ئینەرژیمان هەیە کە پێمانەوە دیار نییە بەڵام ڕەنگە لە کردارەکانمانە دیار بێمە خۆمانەسی پێنەکەین چۆنیە لە ڕووی دەرونیە بە ئەو قۆناغەش باسکەین قۆناغی تاچینە بابەتی ژنهێنان منە قۆناغەکەم واژێ کردووە یاشوکردن طبعا هەمومان دەزانین لەو تەمەنەیە بەهۆی دووبارە بەهۆی ئەو گۆڕانکاری بایۆلۆجیک کە لە جەستەی کەسەکەدا ڕوودا گۆڕانێکی دەرونیش دروست دەکات باش گەنجان زۆر معڕەزن بۆ ئەوەی کە زیاتر ئیمپەلسیڤ بن زیاتر هەڵەشە دەرکەون ئەو هەڵەشەیە تەسیری لەسەر ڕەفتارەکانی کەسەکەدا دەنێتەوە دووبارە زۆر پێوەی دیارە بێ مەرزنی لە ینی گشتاندن نەکەین مەرزنی لە هەموو کەسێک ئەمانی کێماڵێن ڕێژەیە بەڵام ئۆکەی تۆ بۆ منە دوێنێ نانی بەیانی خواردووە نانی نیوەڕۆژت خواردووە ئێوارەشت خواردووە باش سبەی و دوو سبەی دەتوانی نەیخۆی بەڵام لە هەفتەی داهات و وردە وردە تەسیر دادنێت ڕاست تەسیر لەسەر ئۆکەی تۆ لەوانەیە تەمەنە پێویستت بە خەو کەمتر بێتەوە
بەڵام بۆ قۆناغەکانی دواتر کاریگەری هەیە لەسەر هەڵچوونت لەسەر مێتابۆلیزم و هەرسر یعنی ئەمێنێتەوە ئەو قسەی لە کوردەواریە تەواوە لە دوای 35 ساڵی چلی لێو دەرهێنێتەوە ئەمێنێتەوە یان بۆ ئەو قۆناغە سەباسی دەکەین بەڵێ دەمێنێتەوە چۆن بۆ منە تۆ لە گەنجیا کرێکاریەکەی تاقەیەکی زۆرت هەیە دەتوانیت 50 کیلۆ هەموو ڕۆژە 50 کیلۆ بەرزکەوە بۆ 7 قات ئەی لە تەمەنی گەورەیە چەند معڕەزە کەسەکە بۆی تووشی گرفتی پشت و فەقەرات و بابەتە نەبێت کتێبێکە بە ناوی وای وسلیپ ئێمە بۆ دەخەوین شتێکی جوانی ئاماژە پێدا بوو دەڵێت ئەو کەسانێک کە بە بەردەوامی دوای سەعات یەکی شەو دەخەون لە داهاتوودا معڕەزن مەترسیان هەیە بۆ ئەوی تووشی گرفتەکانی زەخت شەکرە نەخۆشی دڵ لە هەرەمووی خراپتر دابەزینی مەناعە و زەهایمەر اینجاش خەمۆکی قەلەقی جگە لە کۆمەڵە گرفتی پێست و گرفتی گەشە و گرفتی وەرینی مو ینی لە مویەکەوە بیگرێت ئەسیریە لەسەرت هەتاوەکو گەورەترین ئەندامی جەستا جاما مستاب پێش ئەوەی بچینە قۆناغەکانی تر و پرۆسی و سەرگیر و ئەم بابەتانە با بە سەرماناتێنە پەڕێ زۆر کات ئێمە دایک و باوک ئەمانوێت لە تەمەنێکی دیاریکراوە ژوور بۆ مناڵەکانمان جیاکەینەوە مناڵ لە باوەشی دایک و باوک بێنین دەندەرەوە ببێنە ژوورێکی تر اینجا پرسیارەکەی من لە بەڕێزت ئەوەیە چ تەمەنە گونجاوە بۆی کە منداڵ ژووری تایبەتی خۆی هەبێ منداڵ بخەیتە ژوورێکی تر بۆ خەو و هەروە ئەم جیاکردنەوەی مناڵە لە ژووری دایک و باوک و لە باوەشی دایک و باوک چ کاریگەریەکی لە سەرەتاوە لەسەر ناڕێکی خەو لە مناڵات دروست دەکات بڕیاردان لەسەرەوەی کە ئێمە لە چتەمەنێکە ژووری خەو بۆ مناڵەکە جیاکەینەوە پێویستە ڕەهەند و لایانی دەرونی مناڵەکە لە پێش چاو بگرین مناڵێک کە بە کۆمەڵێک سەدمەدا تێپەڕیوە جیاوازە لە مناڵێک کە هیچ گرفتێکی نەبووە مناڵێک کە لە دایکی دوورە هەز بە نائەمانێک دەکات لە باوکی دوورە جیاوازە لە مناڵێک کە دایک و باوکی 24 ساعت بەردەستن بووی مناڵێک کە گرنگی پێدانێکی زۆری هەیە جیاوازە لە مناڵێک کە مەحروم کراوە لە کۆمەڵک پێداویستی ویست بە شێوازێکی عام تەمەنی 6 بۆ 8 ساڵی تەمەنێکی گونجاوە بۆ ئەوی مناڵ ڕابهێنرێت وردە وردە متعلق بوونێکی زیاد لە پێویست دروست نەکات بە دایک و باوکەوە و ئاگادار نەبێت بە هەموو وردەکاریەکی پەیوەندی نێوان دایک و باوک بۆیە تەمەنێکی گونجاوە گەر بە شێوازێکی گشتی قسەی لەسەر بکەین تەمەنی 6 بۆ 8 گونجاوە بەڵام دووبارە دەبێت لایەنی دەرونی و ڕەهەندە دەرونیەکانی تەمەن و ژیانی مناڵەکە لە پێش چاو بگیرێت گەشەی عەقڵی گەشەی جەستەیی ئەو معاناتانەی کە مناڵەکە هەیە تۆ بە باش نازانی زۆر کات من بینیمە لە تەمەنێکی زۆر کەمتر لەوە لە 2 ساڵی و 3 ساڵیشەوە تەنانەت بینیمە مناڵ لە ژوورێکی ترەخەوێ ئەگەر ئەو مناڵە کابوسێکی بینی لە خەویاخەوێکی بینی ئایا پێگەیشتنی تەمەنی با بڵێن گەشەی هزری گەیشتوێتە ئەو قۆناغی کە بتوانێت لە هەندێشتی ئەبستراکت و لە مانای خەو لە خەون بینین تێبگات زۆر ڕاستە نەخێر بە دڵنیایەوە دەکرێت ئەو مناڵە ئەو واقعی ئەو خەونەی کە دەیبینێت وەکو واقع لێکدانەوەی بۆ بکات چکە تێنەگەیشتوە لە چەمکی ئەبستراکت و چەمکە نابەرجەستانەی کە هەیە ناگا خەون ئەوەش ڕەنگە ببووە پێشم بڕیما مۆسا ڕەخساندنی کەشێکی لەبار بۆ خەو چونکە زۆر جاڕەڵێن لە ڕووی تەندروستی و هەر تێکەڵبوونی هەناسەی گەورە لەگەڵ مناڵە ڕەنگە گرفتی تەندروستی لێ بکەوێتەوە لەبەر جیاکردنەوەیان ڕەنگە کەسێتیان بۆ دروست بکە ئەوروپیەکان وا زۆر بیرەکەن و لە ڕۆژات کە کەمێک تر تەوەرێکمانەیە لەسەر ئەو جیاوازیە بە بابەتی کللتور لەگەڵ پێشکەوتن هاوتەری بنیان نا مامۆستا یوسف یعنی من بەمە وتۆتماگە لەسەر قەنەفەکە خەوم لێکەوت هەڵم بەسێنە و لەبەرەوەی پێم وایەوە قوڵترین خەوە خۆشترین خەوە کە خۆت کاتژمێرە بایۆلۆجیەکە و ڕێگە کوژێتەوە لەو شوێنە خەوە لێکەوێت باشە یان زۆر جار ئەگەر تەماشایکی ئەنیسا هەندێک ڤیدیۆ هەیە ئەیبینین بەتایبەتی ئەوروپیەکان زۆرم بابەتیانەیە لە ئیشە لۆدی ئیش وان لێکات سەرخەوێک بشکێنن زۆر پێم خۆشە لەسەر بابەتی سەرخەو قسە بکەین سەرخەوشکاندن لە کاتی ئیشی زۆر و جەنجاڵی کار و دەوام و ئەم بابەتانە خەرەبووی ئەو خەوا کاتەوە کە لە شەوا هەیە یان خەرەبووی ئەو ماندوێتیە کاتەوە کە بەهۆی ئیشەوە تووشمانە بێت بە گرنگێزاری لە ڕووی دەرونیەوە بەڵێ طبعا ئێمە بەردەوام دەگوترێت خەوی ڕۆژ خەرەبووی خەوی شەو ناکاتەوە بوو لەبەرەوەی هۆرمۆنی میلاتۆنینی تێدا نییە و خەوەڕێک خات ئەو خاڵێک تر هەیە ئێمە
چەندە زیاتر بە ئاگا بین ئەوەندە زیاتر هۆرمۆنی ئەدینۆسین کەڵەکە دەبێت لە مێشکمانە ئەدینۆسین ئەو هۆرمۆنە پرێشەر لەسەر دروست دەکات بۆی بچی بخەوی ئۆکەی کە کەسێک زۆر بە ئاگا بوو زۆر هیلاک بوو هەم بە جەستە هەم بە مێشک پێویستی بەڕێ فرێژبوونەوەیەکەیە ئەوەی کە پێویستە لە نێوان 30 بۆ 40 دقیقە لەوە زیاتر و کەمتر نەبێت لە 10 بۆ 30 لەو نێوانە بێت نەک تۆ 2-3 سعات بخەوی لەسەر حسابی خەویشەوەکە دەکەوێت بۆچی گرنگە تۆ هیلاکی تووڕێی بێتاقەتی خەو لە ڕووی دەرونیەوە ئەو بیردۆزانەی کە هەیە بەشێکە لە ڕێخستنی هەست و سۆز بۆ مرۆڤ ئەمە زۆر جار ناڵ کە بێتاقەتە لە کوردەواریدا لە کۆندا دەگوترا بڕۆ بخەو باش دەبی یاکە ئازارێکی دەبوو ئەمە دیوێکی بەشێکی ئەو قسەیە دروستە ئێمە بۆ گەورەش تۆ زۆر زار خەفەتێک تێ بەڵام خەوتوی بەیانی هەستاویەوە زۆر لێکدانەوە و هەست و سۆزت بەرامبەر بەو ڕووداوە زۆر ئاساییتر بووێتەوە ئەوە خاڵێک خاڵی دووەم کار لەسەر بەهێزکردنی میمۆری و زیادکردنی تەرکیز دەکات بۆ مرۆڤ بە تایبەت ئەوەی کە ناوی دەنێن سەرخەو بەڵام دووبارە گرنگە لە چ کاتێکی ڕۆژەکەدا تۆ ئەوە وەردەگری ئەو سەرخەوە ئەو ڕێستە وەردەگری لە ئێواراندا کاریگەری زۆر نەرێنی جێدەی هەڵەت وەکو ئەمە لە کوردەواریدا زۆر شتمانێ لەگەڵ زانستێک دەگرێتەوە بەڵام ناو زانستیەکەمان لێنە ناوەست خەوی ئێواران دایمەن گوتراوە مێشتێکدا شێت دەبیت تێک دەچی ڕەنگە بەو حەجمە زۆرە نەبێت بەڵام بەڵە کاریگەری نەرێنی هەیە بۆ لەبەرەوەی نزیکە لە کاتی خەوتن کەسەکە خەوی لێ ناکەوێتەوە بە ئاسانی شەو ئەو هۆرمۆنی ئەدینۆسینە ئەوەندە مەودایی نابێت کە کەڵەکە بێتەوە لە مێشکدا و ئامادەت کا بۆ خەوتن بەڵێ لەبەرەوە ئەو سەرخەوەی کە تۆ لە کاتی ئیشا دەیشتێنی یا ڕێستێکە وەری دەگرێت چی ڕفرێشێک خۆ ڕفرێش دەکەیەوە لە ڕووی چەند بابەتەکە زانستیە بەڵام تێکەڵی شەرعیش دەبێت شتێکمان هەیە پێی دەڵێن قەینونە ئەوەی کە لە نێوان سعات 11 بۆ 12 نیوەڕۆیە تۆ هەمووان دەزانین زۆر زارکە لە دەوامی تەواو دەبی دەچی بۆ ئیشێکی تر لەو نێوانەدا نیم سعاتێک سەرخەوێک دەشتێنی بەڕاستی هەز دەکەی ئاوێک بە جەستە داکراوێت چی چڵکە لێ کردێتاوری فرێش بێتەوە بەڵێ تەسیری گەورەی هەیە لەسەر هەم بۆ لایانی هەست و سۆز هەمیش لە ڕووی تەرکیز و ڕفرێشبوونەوە و زەوە زۆر باشە مامۆستا ئێستا باسێک لە تەمەنی گەورەی بکەین بۆچی زۆر کات بینیمانە و بیستومانە ئەو کەسانی کاچنە تەمەنەوە زۆر کات خەویان کەمترە بۆ نمونە باز لەواکەن لە گەنجیا زۆر خەوتون جاری وایە بووە بەیانیان تا درەنگ خەوتون شەوان زوو خەوتون بەیانیان درەنگ هەستاون لە خەو بەڵام ئیتر کاچنە تەمەنێکەوە هەستەکەن ئیتر بە 4 ساعت 5 ساعت تێرخەوە بن خەویان لەوە زیاتر نییە ئەمە پەیوەندی بەچیەوە بۆ لە تەمەنی گەورەی یا خەو کەمە بێتەوە بڵێ یەکەیمان ئێمە زین لە دابڵین لە سەروی 6 ساڵیەوە وردە وردە جەستەی مرۆڤ بەرەو پوکانەوە دێتەوە بە شێوازێکی تەجریدی هێواش شێواژ ئەو هەڵپەیە ئەو گەشەیە کە تۆ لە تەمەنی گەنجیا و لە تەمەنی بیستەکانە دەیکەی جیاوازە وەک لەو گەشەیە لەو ڕووداوانەی کە لە ڕووی گەشەوە بەسەر دێت لە تەمەنی 16 وەیە ئەو سەرفکردنی وزەیە کە لە تەمەنێکی گەنجیا تەمەن تو ئێستا لێرەین لەوانەیە پیرێک یا بە ساڵاتچوێک خانەنشینە لە ماڵەوە دانیشتووی جوزەیەک سەرف ناکات وێ خەوی پێ ناکەوێتەوە ئەمە دایمەن دەگوترێت هەتاوەکو جەستە هیلاکتر بێت خەوڕێکتر دەبێت هەتاوەکو مێشک هیلاکتر بێت خەو ڕەنگە ناڕێکتر بێت بۆیە کەم سەرفکردنی وزەیە مەدەڵێن خەو خۆڕێک خستنەوەیە دووبارە بنیاد نانەوەی وزەیە کە تۆ وزەکەت سەرف نەکراوە لەکوێدا وزە بۆ کوێ بێتەوە وەیە دواتریش کە باسی ئەوەت کردێت چینە سەر جیاوازی نێوان شەرق و غەرب چەند بە ساڵات چومان هەیە لە کللتوری ئێمەدا وەرزش بکات چەند بە ساڵات چومان هەیە سیستەمێکی خۆراکی تەندروستی هەبێت چەند بە ساڵات چوانەیە لە تەمەنی هەرزەکاریەوە سیستەمێکی ڕێکی خەوی هەبوو بێت لە مناڵیەوە نەک لە هەرزەکاریەوە کەمن بۆیە تەمەنی بە ساڵاتچوو ئەو تەمەنەیە کە کاریگەری هەموو تەمەنەکانی پێشتووی لەسەر دەردەکەوێت بەڕاستی زۆر زار هەمووی بۆ کۆ دەکاتەوە ڕەنگە ئەمڕۆ سبەی و دووسبەی بەهۆی تاقە زۆرەکەتەوە شەڕی لەگەڵ بکەیت کەواتە تەمەن کاریگەری لەسەر خەو هەیە زوو هەڵەسن مامۆستا زۆر زوو هەڵەسن شان درەنگیش بخەون هەر بەیانیان تو خەبەریان بە خەو کەم دەبێت من نەرکم بە ڕەحمەت بێ و دوای نوێژی بەیانی خەو حرامە
ینی شتێکی لە ڕەنگە بۆچوونێکی دینی هەبوو لەم بابەتە پیان عیب و دوای با بڵێ دوای هەتای بەینی ئەوان لە جێگای کە هەتاوە هەبێت ئەمان لە جێگایە بن ڕنگێت تەنادینی بێت لە ڕووی زانستیەوە ئێمە دەگوترێت تەمەنی گەورە پێویستی بە 7 ساعت خەوتن هەیە ئەوە خاڵێکی تر دەگوترێت ئەو تەمەنەی کە دەردانی ئەو هۆرمۆنی ڕێخستنی خەوە دەگاتە لووتکە باش ساعت 9 بۆ 10 شەوە تۆ کاتە ئامادەبی بۆ خەوتن لە دوایەوە 7 ساعت بژمێرە کاتی ساعت چەند دەکاتەوە ساعت 5ەکەیوان وڵی شتێکی حەزەکەم باسیکەم ئە لێرەیە کاتێتی چووکە ئەڵێ زانست ئەمەی سەلماندووە کاتەکانی خەو زۆر گرنگە بزانی کێ خێوی باشە ئەڵێ گەر نۆ بخەوی ئەوە تۆ پارێزگاریت لە گەنجیت کردووە سعات سعات دە مێشکت بە باشی کارەکە ئەنێگە دەش بخەوی تا هێشتا باشە بۆ مێشک باشە 11 ئیتر وردە بەرەو خراپەکە ئاچین وە کارێکە بۆ هەڵوەرینی قژ یعنی یەکێک لە بابەتەکان باسیەکە 12 کێشی لەش زیاکە مەجالیتیانێت تۆ هەو ئەوانی کە 12 خەونەوە لەسەر هەرس هەیە سعات 12 و نیو توانی سعات دوای ئەوە ئەڵێ هاوسەنگی هۆرمۆنەکان تێکەدات و ڕادەی ڕاڕایی دەرونی زیاد دەکات سعات یەک کەیترەما کاتە هێڵی سوورە ئەوە هێڵە سوورەکەیە لێرە دەستی پێکردووە ئەڵێ برسێتی زیاکات و ئارەزووی خواردن زیاکە بە تایبەتی ئەڵێ بۆی لای خۆشمان سعادیەکە چن بۆ سەر و پێ خواردن و بابەتانە چکۆت ئەوەیە بابەتەکە لە بەیانیش کە هەڵەسی لە خەو ئەوانی کە یەک خەوتون هەر هەستەکەن برسین کۆتا سعات کە داینەوە ئیتر ئەمە و توێتی لە من نابێ بترازێ 1.5 دانەوە زانست هەڵێ 1.5 بترازە دەست لە خۆ بەردە توێتی 1.5 وەکو وایە تۆ پەرداخەیەک ژار بخۆیتەوە دروست باش بوو خاڵێکی بیرسمەوە بەشێک لەو کارەی لەو بەرپرسیارەتی کە خەوهەیەتی پاکردنەوەی مێشک و جەستەیە لە مادە ژەهراویەکان سوتان دنیاە ئێکە تۆ ناخەوی چی دەبێت کەڵەکە دەبێت کە کەڵەکە بوو چی معڕەزی بۆ هەموو ئەو گرفتانەی کە بەهۆی ئەو مادەیە و بەرهەم دێت ئیتر جەڵتەیە شەکرەیە زەختە تا کۆتایی جگەر لەلایەنە دەرونیەکانیش کە دەکرێت دڵە ڕاوچێ بێ زۆر بیرکردنەوە بێ سترێس بێ خەمۆچی بێ سەرچترین شت کە یەکێکە لە نەخۆشیە توندەکان نەخۆشی دوو جەمسەریە زۆر باشە اینجا مامۆستا با باسێکی ئەوە بکەین بۆ نمونە زۆر کەسەیە پێش خەوتن خواردنی زۆر چەور و قورسە خوا اینجا ئاری کە باسی ئەوەی کە من هەر پێش ویستم قسە لەسەر خواردن بکەم لە پێش کاتی خەوتنە ئەمە چ کاریگەریەکێ بێ لەسەر ناڕێکی خەو ئەشێت ئەو کەسانەی کە خواردنی قورسیان خوارد بێت و بخەون بەسەر یا خەویان ناڕێک بێ خەوێکی باشیان نەبێ بەڵێ بەدڵنیاییەوە دوو تێڕوانین هەیە ڕەنگەوە پسپۆڕانی خۆراک باشتر بتوان وەڵام بدەنەوە زۆر جار گوێبیستی ئەوە بووین دەڵە پێش خواردن خۆی بیخۆ چکە خەو هەزمی دەکات دەی سوتێنێت بەڵام خواردنێکی قورستەوەرە سعات دەیشە و فاسۆلیا برنج بخۆ چیت بەسەر دێت بە دڵنیاییەوە ئێمە کە دەڵێن دەبێت مرۆڤ بۆ خەو ئامادە بێت هەم لە ڕووی دەرونیەوە هەم لە ڕووی جەستەییەوە لە ڕوە دەرونیەکەوە لە مەسوولیاتەکان تەواو بووبین بەرپرسیارەتەکانی ڕۆژەکەت دوورکەوتی بیەوە لە شاشە و لە کۆمەڵک شت کە قەلەقی دروست دەکەن لە ڕووی جەستەییەوە چی پێخەفە جلوبەرگە ماندووبوون و شەکەتیە خۆراکە پێداویستی ناوەکی جەستەیە کە تۆ زۆر جار حاجەیەک تێ پێویستە ئەنجام بدەیت ئەو جارچی ئامادەبی بۆ جا کواڵەتی ئەو ژوورەشی کە تیاخەوی ئەوەش گرنگەوە نیە بەڵام بەدڵنیاییەوە باش مامۆستا یوسف دوا پرسیاری من ڕەنگە دوو پرسیار بێ لە ناویەکە کاریگەری خەو لەسەر تەمەن درێژی و کورتی کاریگەری هەیە ینی کەسێک باش بخەوێت تەمەنی درێژ بێ چکە بۆ چوونێکیش هەیە ئەڵێ نیوەی تەمەنی مرۆڤ خەوە نیوە شتێک کەمتر باشە یەک لەسەر سێ یعنی ئەگەر بیکەین بە 100 ژمارەوە ئەبێ 30 خەو بێ لە 100 خەو پێوانە هەندێک ئێڵە باشە من خۆوەنە ناژم بۆ سیەشی بە خەو بەسەر بەرم بۆ چوونە هەیە بۆ یاڵم خەو چ کاریگەریەکی هەیە لەسەر تەمەن درێژی بەشێکی بیرمان نەچێت بۆچی هەندێک کەس بە 2 ساعت تێرە بێ یعنی هەستەکە هیچ کێشەشی سێرێکی نە وەڕێ ناکا و نە چوزانم وەکو ئێمە بەیانیان قسەی هەنێشتمان کرد تەمە بکەینەوە هیچ کێشەیەکی نییە پەیوەندی بە چیەوە بەڵێ ئەوەی کە زۆر بەس بە مودەیەکی زۆر کەم تێرخەو دەبێت
دەکرێت ئێستا هیچ گرفتێکی نەبێت بەڵام بەڕاستی لە مەترسیە بۆی کە ڕوبەڕووی گرفت بێتەوە هەندێک دیاردەشمان هەیە ینی زانست تا ئێستا ناتوانێت لێکی بداتەوە بەتەواوی خەڵکمانەیە لەو کوردستانە 5 ساڵ هەر نەخەوتووە هیچ لێکدانەوەیکی بۆ ناکرێمە لە هەموو لایەنێکی زانستی بە تایبەت پزیشکیدا حاڵەتی ئیسیسنا حاڵەتی دەگمەنمان هەیە کە لەسەروی زانستەوە سەبارەت بە پەیوەندی نێوان تەمەندرێژی و خەو بەڵێ بەدڵنیاییەوە کاریێری هەیە وەکو بەڕێز گوتت ئەمەیەک لە سەرسەی ژیانمان بەخەو بەسەر دەبێت کاتێک خەوین ئەو شانانە ئەو شانانەی جەستەمان کە خانەکان پێک دێنن دووبارە خۆیان ڕێک دەکەنەوە دووبارە دروست دەبنەوە دووبارە بەرهەم دێنەوە لە مناڵێکی ساواوە هەتاوەکو ئەو دەقەی لە ژیانین خەو کاریگەری لەسەر گەشەمان هەیە گەشەمان جەستەمان تەئسیر لە تەمەندرێژیمان دەکات دروستە؟ دەروون و جەستەمان تەئسیری هەیە لەسەر تەمەندرێژیمان کە من هاتم ئەو هۆکارانەم ڕێک خست ئەڵەن 2000 تەمەند لە کوێ کۆتایی پێدێ وە شتێکە کە جێنی قاشە و تا ئێستا مناقەشەی لەسەر بەڵام ئەوەی لەسەر منە من دەزانم زانم با 1 سعات ئیشکردنم پێەیە 1 سعات وزەم پێ بۆ ئیشکردن ئەو سعاتە دەتوانم بە 3 ڕۆژ بەسەری بەرم دەتوانم لە ماوەی سعاتەکەی هەمووی سەرف بکەم بە هەمان شێواز ئێمە ئەو تەمەنەی کە هەمانە یەک لە سەرسەی بۆ خەودانراوە دیارە پێویستە ببینە پێشتاوت جیاز ئەلکترۆنەکانیش کە بەردەوام لە کارکردندان چیان بەسەر دێت ڕاست تا زیاتر کار بکەی ماندووتر و شەکەتر دەبی و زووتر ئەگەری لە کارکەوتنیە بۆ مرۆڤیش بە هەمان شێواز کە تۆ فترەیەک نەبوو مدەیەک نەبوو ڕیفرێش بیەوە مدەیەک نەبوو زەد ڕێک بخرێتەوە هۆرمۆنەکان ڕێک بخرێتەوە مادە ژایراویەکان بسووتێنرێت ئەوانە ڕووی نەدا معارەزی بەوەی کە هێواش شێواش پۆینتی کۆتایی تەمەنت بەرەو خوارەوە بێت بۆیە زۆربەی جار تێبینی دەکەین تێکڕای تەمەن لە ئەوروپا بەراورد بە بەلای خۆمان بە شەرق بە عام جیاوازیی زۆری هەیە لێرە لە نێوان پێما بێت لە هەفتایەکاندا هێشتا لە کوردستانە لە عێراقا 59 ساڵ لە هەندێک وڵات ئیش بۆ دەکرێت چۆن تێکڕای تەمەن بگەێننەوە 200 ژاپۆنی گەێنێتە 100 شتێکیش پەیوەندی بەچیەوە هەیە ڕۆوان ناوزبی لای خواوە ناتوێتەوە چوو بن تەمەند درێژ کرد ستایلی ژیان و پەیوەندی بە ستایلی ژیانەوە ڕاست زۆر ڕاستە دەست خۆش بە مامۆستا مادوو نەبی دەست چاو خۆش بە سپاس سودێکمان گەیاند دەست خۆش بە دووبارە خۆشویستە